ئەم شەو یەکەم شەوی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستی پێکرد. هیوادارم هەموو لایەنە سیاسەکان لە ڕێکارە یاسایەکانی بانگەشەی هەڵبژاردن لانەدەن ڕساوی بارودۆخی خەڵک بکەن، ینی خەڵک ئاز نەکەن لە ڕێکارە یاسایەکانی هەڵبژاردن لانەدەن. داواکارم لە خەڵکی کوردستان بە گروتینێکی بەرزەوە بە زووپوانیاکی بەرزەوە بەشداری هەڵبژاردنەکانی کوردستان بکەین. داواکارم لە لایەنە سیاسەکاندا بە هیچ شێوەیەک ناوزڕاندن و تۆمەت بەخشینەوە تەشیرکردن بە یەکتری نەکەن، چونکە هەمووان کوردین و هەمووان براویەکین. ئەم شۆ وەکو یەکەم شەوی بانگەشەی هەڵبژاردن هاتووین بانگەشەیەک شەریفانە بکەین. من برایەکەم کاندیدە بۆ پەرلەمانی کوردستان داوا لە هەموو کەسوکاری کاندیدان دەکەم، ئەوانەیە کە ئیشی بانگەشە دەکەن بە شێوازێکی جوان و شارستانیانە ژینگە پیس نەکەن و هاوڵاتیان بێزار نەکەن. ئەو شوێنانی کە قەدەغەی تێدا دەکرێت لەو جێگایانە پۆستەرات هەڵنەواسترێت. بانگەشەیەکی هێمن و ئارام و لەسەرخۆ بەڕێوە بەرن، چکە دەنگدەر لە کوردستانە بە شێوەیەکی ئەتوان بڵێن تا ڕادەیەک دابش بووە و ئەم دەنگدەرانە پێشەوەی بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکە ئەوان بۆ خۆیان زۆرینەیان بڕیاری خۆیانیان داوە، جگە لە کۆمەڵێک دەنگی خۆڵەمێشی نەبێکە ماونەتەوە و لایەنەکان کاریان لەسەرەکەن. بۆیە باشتر وایە کارێک نەکرێکە بە جۆرێک لە جۆرەکان ژینگە پیس بکرێ. ئەگەر بێت و لەم خولی هەڵبژاردنەیە هیچ قوارەیەکی سیاسی یاخۆ هەر قوارەیەکی سیاسی ڕێنمایەکانی ئێمە لە 100% جێبەجێ بکە، واتە پێشێلی ئەو شوێنایە نەکات کە شارەوانی و وەزارەتی شارەوانی بۆی دیاری کردوون بانگەشەکان لە سنووری خۆیان بکەن. ئێمە لەو سکاڵایی کە یاخۆ لەو غەرامەیە کە لە بۆ نوێنەرایەتی عێراق بۆ هەڵبژاردنەکان سکاڵامان هەیە و غەرامە کراون لیان خۆشە بێن. Vika bir çetre bas inde çoğu saddana sarrasifa yani kutu neşe bir biçi rasti şey gele ki izcaca xelki de giren hemi vidarin بلا بن پلویسن بلا خاصة هندك أفخاذ سريع هند عرضة ناشي درباز بي يعني طرفيك ناشي درباز بي يعني في دارين لش باجروانيا دهوكي يعني في اللجنة دي في شونل دي بكذا نهر اف بجال سر راسيفا بندانا راسي بيلن برهاد نشوني يا دوجي اف صعبه دقالك دريجي يعني وان كانديدا وان ايديا يعني قناعت كنا ما بس مري بقناعت كان يعني ام قالك تهرشينا راسي سيرفيس شاده وام حس كان شي بشكل هوري كوريا هاد نشوني بكان بلا بشكل شي تخو تصوير خوي وهب شكو ما تصويرتنا ديدي نه هزار نه روجاكي نه دو نه سي نه 4 عم مستمر